ئەو کەسێک کە دەڕۆی بەلای ساحر ئاگاداری خۆت بە لە خوای پەروەردگار بترسە. ئەو کەسێک کە سحر دەکات یەکێکە لەو کەسانی کە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ليس منا، یەکێ لەوانەیە ئەو سحر ئەو سحر له، لە ئێمە نییە، لەسەر ڕێبازی ئێمە نییە. ئەو کەسەی کە سحر دەکا کە ساحیرەکەیە و ئەو کەسیشی کە سحرەکەی بۆ دەکرێ کە ئافرەتەکەی بە تایبەت زیاتر، پیاوان دەچن بەڵام زیاتر ئافرەتان. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەڵێ دەفەرمێ لە ئێمە نییە، لەسەر ڕێبازی ئێمە نییە، حاشات لێ دەکات. ودفرمي لن يلج الدرجات العلى، يكك لو أنا من تكهن أو تكهن له ناروات بهشتوا، ناروات بلبرزكاني بهشتوا، أو كسي سحر بك أو كسي سحري بوبكري تو نارويت بهشتوا. كواتا خوشي وشاديد لكسلك محروم كده دنيا دا خوش لخوشي وشاديد بهشت محروم تكات أو بعداشتي توي بەختەوەریت لە ماڵێک دەرکرد خوا بەختەوەری قیامەتت هەڵەگرێت، ناڕۆیتە بەهەشتەوە، چونکە سحرت کرد لە کەسێک بۆ ئەوەی ئیتر هەر جۆرێک بێ لە جۆرەکانی سحر، خۆشەویستی بێ، ڕق بێ، ئاژاوە بێ، جیابوونەوە بێ، کوشتن بێ، هەیە سحری دەکراوە بۆی خۆی بکوژێ پەنا بەخوای گەورە. کەواتە لە کۆتاییدا دەڵێم ئاگاداری خۆتان بن، بەڕێزم وازە ساحیرەکان بێن، چونکە ئەوانە ئینسانیەت و وجدان و ڕەحم و بەزەیانە دەستداوە. تۆش مەڕۆ ڕیزی ئەوانەوە، چونکە عقوبەیەکی زۆرت بۆ هەیە، چونکە ئەوی شەیتۆیەکی پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێ بچێ بۆ لای ساحیرێک ئەوە بێباوەڕە، باوەڕی بەو قورئانە نییە کە دابەزێتە خوار بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. والله ئەگەر باوەڕی بە قورئانە بێ ناچێ بە لای ساحیر، چونکە خوا دەفەرمێ ساحیر درۆ دەکات، پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم مەڕۆن بەلایەن، بەڵام تۆ دەڕۆی دیارە باوەڕت پێی نییە. کەواتە بنيوجكي خط ما خلطي أروي بلاي ساحر دنيا بدنيا وقيامة التاريخ. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خويا الشفاء نخوش كان من بدي بتايبتي أواني داود وعي خيريان كدوه. يا ربي خويا يمني وآرامي ولات من بباريزي خويا للشر ساحر كان وأوانشك السحر دكان من باريزي خويا أواني سحر يعني كراو الشفاء بدي خويا الرحمة اللي يبكي خويا سبب كاركان يعني طولان اللي يبكي توا أوانيك السحر دكان خويا دنيا وقيامة يعني تاريخي هل دنيا دا بيش قيامة طولان اللي يبكي توا بخاتي عظمته قوري خود. آمين آمين آمين. وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.